بچکۆلەیە و بەتامە. ئەبینم لێرە بنێشتی کوردی و دانا. بەڵێ وڵای ئێمە وەکو ڕەشماڵی خێڵان ئەم ڕەشماڵە شەری نییە ئێمە پشتەوە ڕەشماڵی کوردەواریە دامانەوە بنێشتی کوردیمانش لە بەردەمیا داناوە بە مەنجەڵی مس و مەقاڵە و ئاگر و دارۆمانەوە جا هەدەفمان لەوەیە ئەم شتە کولتورە قەدیمانە بدەینەوە بای گوێی ئەم گەنجانەیە کە لەم سەردەمەیە دێن جا تاکە هەدەفی ئێمە بەس ئەوەیە هەروەها لە پاڵی ڕەشماڵەکەشان بنێشتە کوردیەمان داناوە بنێشتی کوردی عەسڵیە بنێشتی شاخە هێناومانە ئەی کۆڵێنین و لێرە دایەنین و فرۆشیاران یەفرۆشین و بە هەماشەوە. باشە خواستی هاوڵاتیان چۆنە بۆم بنێشتە کوردی؟ هەر بەعام خەڵک حەزی پێێتی هەر مەسەلە کوردیش نییە عربیش حەزی پێێتی چکم شتێکی سەحیە بۆ مەعیدە بۆ دڵە کزیە بۆ قۆڵۆن خەڵک زۆری بات لە ڕووی تام و تامی زۆر خۆشە تامێکی تایبەتیە هەم بۆ بۆنی هەناسە خۆشەکە هەم بۆ جەستە بە کامل باشە شتێکی تایبەتە. ئەم بنێشتە لەکوێ ئەیهێنن و لێرە بەم شێوازە جوانە پێشکەشی هاوڵاتیانی؟ ئەمە بنێشتی شاخە تەبعاً بنێشتی دارەبەنە لە داری قەزوان بەرهەم دێت لە وەرزوکاتی خۆی قورینەی بۆ کرێتەوە بە قوڕ و کۆکرێتەوە و هەروەها ئەهێنن لە شارە ئەیفرۆشتر ئێمەش دەچین لەو کەسانەی کە لە شاخەوە ئەهێنن لیانەکڕین و ئەهێنین لێراکە بەرهەمێنین بە فرۆشیارانی فرۆشین. بیرۆکەی ئەم جلە جوانە و لەشەوە بۆ هاتەوە بینم جوانە من خۆم هەر لە مناڵیەوە خولیای جلوبەرگی کولتوری کوردی و زمانی کوردی و یعنی بەجددی عاشقی من ئەو ڕەشماڵەشمان داناوەک باسم کرد ئەو ڕەشماڵە من ماڵی خۆم ژووری میوانەکەی خۆم فۆلکلۆری کوردیە بیتە ماڵەکەم هەر حەزەکەی سێریکەیت هەر لە شتی قەدیمەوە هەموو شتەکانم داناوە. باشە ئەم بنێشتە لە بازارە سعری چۆنە بۆ ئێستا جیاوازی سعری ئەمە و بنێشتی بازار چەند؟ ئێستاکە ئەمە فەرقی زۆرە ئەمەیان بنێشتی عەسڵیە ئەمەیان بنێشتی عادیە دیوتە ئەمە بە هەزار ئەوش بە هەزارە ئەمە بنێشتی سینی تێکەڵەکرێت ئاوی زیادەکرێت کۆمەڵەش دەکرێت مادەی حافیزە و کۆمەڵەشتی بۆ زیاد دەکرێت بەس بەڵام ئەمەیان سەحیە هەر ئەو بنێشتەیە و بە بەرهەمی دێنین و یەکەی ناکە پارچەی دێن 1000 دینار بچکۆلەیە و بەتامە